ئازیزان پێستێکی ساف و جوان هیوا ئاواتی هەموو لایەکمانە اینجا زۆر گرنگە ئێمە جۆری پێستەکەمان بناسییم زین پێستەکەمان وشکە چەورە چ جۆرە پێستێکە و ڕۆتینی گرنگیدانی پێستی ڕۆژانەمان پێویستە چۆن بێ پێویستە کێشەکان تا چەند زوو بچین بەدەمیەوە نێڵین کێشەکانی پێستمان زیاب بکات هەموو ئەم بابەتانە باسەکەین لەگەڵ دکتۆرە لەیلا عەبدولکەریم کە بەڕێزیان پسپۆڕی نەخۆشیەکانی پێست و جوانکارین سڵاو لەبێ دکتۆر بەیانیت باش سڵاو لە تۆ بەیانی هەموو لایەک باش زۆر سپاس دکتۆر سەرەتا با لە پێستەوە دەست پێ بکەین بزانین پێست چییە و پێکهاتەی پێست چییە ئەگەر بەگشتی باس بکەین پێست وەکو ڕووپۆشێک وایە کە لەشی ئێمەی داپۆشیوە ئەم ڕووپۆشە ڕۆژانە لە بەردەم کاریگەری ناوەوە و دەرەوەی بەرەنگاری کاریگەری ناوە دەرەوە ئەبێتەوە و پێست لە چەند با بڵێن خانەیەک پێکاتوە لە چەند چینێک پێکاتوە کە بەشەکانی خوارەوەی پێست ڕۆژانە لە دروستبوونان کە ئەم خانانە دروست ئەکەن و وردە وردە ئەچێتە سەر ڕووپۆشی پێست. باشە لە ڕووی جۆری پێستەکەەوە لە ڕووی بڵین چەوری وشکیەوە ئەکرێ بە چەند بەشەوە پێست بەڵێ پێست ئەکرێ بە 5 جۆرەوە کە ئەمە با بڵێن فیسپاتریک پۆلێنی کردووە یەکەم جۆرمان کە باوە کە لە وڵاتی خۆشمان زۆر باوە پێستی چەورە بەڵێ پێستی چەورمان هەیە پێستی وشکمان هەیە پێستێکمان هەیە هەردوو جۆرەکە تێکەڵە پێوترێت تێکەڵ و پێستی هەستیاریشمان هەیە گرنگیدان بە پێست بەپی جۆری پێستەکانە لەبەر ئەوە ئێمە توانین باسی بکەین کە هەر پێستەکەی با باسی جۆرەکان بکەین بزانین پێستی چەور چۆن دەرەکەوێت پێستی وشک چۆن دەرەکەوێت بۆی هاوڵاتیان بیناسنەوە. پێستی چەور کە باوە ئەم پێستە کە سەیری ئەەکەیت دائیمەن با بڵین بریقەیەکی تایە سەرێکی کونیلەکانی پێستەکە بەسەر دەموچاو ئەبینی و گەورەیە و ڕۆژانە هەتا زیاتریش کاتەکە بڕوا زیاتر چەورە بێ و کە دەستی لێ ئەی چەورە ئەم پێستە پێستی وشک باکسەوە هیچ با بڵین جۆرە بریقەیەک بەسەر پێستەکەەوە نبینی و جاری واش هەیە وەکو کرێشێک وردە کرێشێک بەسەر پێستەکەەوە ئەبینین ئەمە پێستی وشک ئەو پێستەی کە تێکەڵە ئێمە زیاتر لە ناو با بڵێن خەڵکاوا باوە پێوترێت تیزۆن با بڵێن لە مانتیقەیە چەورە مانتیقەی سەر برۆ و کەیەتە خوارەوە بۆ سەرلووت چەناگا بەڵێ ئەمە پێوترێ پێستە تێکەڵەکان زیاتر لەو پێستانەیە بریقە ئەبینی جاری وایە زیبکە و با بڵێن خاڵی ڕەش ئەبینی بەڵام سەر ڕوومەتەکان زیاتر هەستەکەی وشکە و کرێشی کردووە ئەمە ئەو پێستەیەکە هەردوو جۆرەکە تێکەڵە ئەو پێستەش کە با بڵێن حساسە پێڵین هەستیار ئەم پێستە بە هەموو شتێک کە بەکاری ئەهێنێ جاری وای سووربوونەوە هەوکردن خوران لەسەر ئەم پێستە دیارە باشە ئەوەی هەستیارەکە حساسەکە زیاتر بەلای با بڵێن وشکایان بەلای چەورە بەڵێ جاری وای لە پێستی چەوری شاهر ئەتوانی پێی بڵێ هەستیارە یعنی جاری وای پێستی چەوریش بەڵام زیاتر ئەم پێستانی وشکن بەڵام لە پێستی چەوری شا هەستیاری دروستە بێت باشە دکتۆر زۆربەی کێشەی لای خۆمان چەوری پێستا ینی زۆربەی کێشەکانی شوە بزانم زیبکە ئەوانە لە چەوریەوە سەرهەڵەیە بزانین چەوری پێست چییە؟ بەڵێ چەوری پێست چەوری ڕژێنێکە لەژێر لە چینێکی با بڵین خانەکانی پێستایە ئەم چەورە ڕژیانانە زۆرشت کاریگەری لەسەر هەیە بۆ نمونە تەمەەن بۆ نمونە هۆرمۆنات و جاری واشە ئەو جوانکاریانی کە بەکاری ئەهێنی لەسەر پێستەکە بەپێی تەمەەن و با بڵین گۆڕانکاریەکان بۆیە لە زۆربەی گەنجانە سیرەکەین دایمەن زیبکە و چەوری و خاڵی ڕەشیان زیاترە لەبەرەوەی هۆرمۆنات کاریگەری لەسەر ئەم چەوری ڕژانی سەر پێست هەیە بەڵێ باشە دکتۆرە ڕۆتینی گرنگیدان بە پێست ڕۆژانە با بڵین لە ماڵەوە چی بکەین چی نەکەین و لە چ تەمەنێکەوە دەست پێ ئەکات ئەم گرنگی پێدانە لەبەر ئەوەی وەکو باسمان کرد پێست ڕووپۆشێکی ئێمەی داپۆشیوە و لەژێر کاریگەری بەردەوامی ناوەکی و دەرەکیایە وەکو زستان هەواکە ساردا هەوای گەرم تیشکی بنەوشەیی هۆکارە دەرێکیەکان ژینگە تەپ و تۆز لە ناویشەوە ئەو هۆکارە ناوەکیەکان وەکو گۆڕانکاری لە هۆرمۆناتە وەکو بەڵێ سترێس لە هەمووی زیاتر ئەمانە تەسیر لەبەرەوە پێویستە تۆ بە بەردەوامی گرنگی بە پێستە بدەی ڕۆژانە
و لە تەمەنێکی زۆر با بڵێن مناڵیشەوە دەست پێ ئەکات گرنگیدان بە پێستیش لە خۆی بەکوورکراوی لە چەند خەتۆیە کابینێتەوە بۆ نمونە یەکەم شت تۆ ئەگەر بتەوێت پێستێکی تەندروستت هەبێ ئەبێ بە پاکردنەوەی پێستەکە دەست پێ بکەیت یەکەم خاڵ پاکردنەوەی پێستەکەی لە ئەو پیسی و مکیاج و مەیکەپانی کە پێوەیەتی پاشەوەی کە پاکت کردەوە اینجا تۆ ڕۆژانە لەبەر ئەوەی باسمان کردچینەکانی ژێرەوە خانەی تازە دروست دەکەن و یەنە سەرەوە ئەو خانانش مردوون ئەبێت تۆ هەستی بەلابردننی ئەو خانە مردوانەی لەسەر پێست بەڵام بە شێوەیەکی زۆر بەردەوامینە بە شێوەیەکی زۆر شتی زۆر بەخۆتیشی ناوەوە بەکاربێنی کەواتە ئەوەیە کە پێوترە سکراب بەڵێ سکراب بەڵێ خۆی سکراب ئێستا زۆر لە بازارە هەیە بەڵام تۆ نابێ سکرەبی زۆر بەقوت بەکاربێنی و نابێ زۆریش بەکاری بێنی بۆچی چکە ئەو سکرە باڵێ زبرانە خۆی زبرە سکراب ئەو چینە ڕووپۆشە تێک ئەیات ئەو خانانە زۆر لەبەروی زبرە و تۆ زۆر خەریکیە بیت و پاکێکیتەوە ئەو چینە ڕووپۆشە بە تەواوی لا ئەبات و پێستەکە زۆر هەستیارە بێ و لەبەروی ڕووپۆشەکە لابراوە بەرگری پێستەکە کەمە بێتەوە و ینی حاضرە بێ بۆی کە زیاتر بەکتریا و پیسی وانم ڕاتە ناو پێستەکەەوە لەبەرەوە شتی ینی باشتر بڵین ئەکسفۆلیشن ینی وەکو پیڵینێکی کەم ڕۆژانە ئەگەر کردیش سکراب هەفتەی جارێ بکەی باشترە و بەمەوادی زۆر بەخۆت و زبرێکی بەڵام ڕۆژانە ئەتوانی وەکو ئەکسفۆلیشن ینی وەکو پیڵین وەکو تەقشیرکردنیەکی زۆر هێواش کە مادەکانی زۆر جیاوازدا لە ئەو مادانەی کە لە سکرابە هەیە چکە سکراب هەر خۆی مادەیەکی زبرە بەڵام بەعکسەوە ئەو ڕۆژانە ئەتوانی تۆ ئەو تەقشیرە هادئە جێنتڵە بەکاربێنی کە گلایکۆلیک و سالیسیلیکی تایە و پاش ئەوەی کە ئەم چینەت لابرد بە هێواشی ئەمە ناوەکەی چییە؟ بەڵێ زۆر ئێستا شەریکات زۆر زۆرە مەبەستم ناوی شەریکەکەنی مەبەستم ناوی گشتێکی تۆنەری پێوتر هەر پێوترێ پیڵین مەسەلا گلایکۆلیک پیڵ سالیسیلیک پیڵ ینی وەکو تەقشیر وایە بەڵام ئەبێ زۆر جێنتڵ ینی زۆر هەهێمن بێ زۆر هادئ بێ مەوادەکانی باشە ئەو کاتە بەبێ پێستەکەی خۆت هەڵێبژێری کامە بکەی ڕۆژانە بەڵام هەفتانە ئەتوانی سکراب بکەیت پاش ئەوەی کە چینەکەمان لابر پێستەکە وشک بووە کەواتە ئێمابێ حازری بکەین بۆچی بۆی کە شێدارکەرەوەی بکەین بەسەرە باش اینجا ئەگەر ڕۆژ بێ شێدارکەرەوەکە ئەتوانین لەگەڵ ژەخۆرەکە بەکاربێنی ئەگەر شەویش بێ هەرەتوانی شێدارکەرەوەیەک بێ لە پێستەکە و بە پێی جۆری پێستەکەی خۆت شێدارکەرە بۆ هەموو پێستێک هەیە هەتا پێستی چاوریش زۆر کە زوار ڕاهاتووەڵە پێویست ناکە خۆی چاورە بەڵام پێستی چاوریش پێویستی بە شێدارکەرەوە هەیە بەڵام زیاتر پێستی وشک زیاتر ئەبێ زوو شێداری بکەیتەوە باشە دکتۆر ئەم هەنگاوانە گرنگە بۆ هەموو کەسێک چکە ڕەنگە یەکێک با بڵین خانمی ماڵەوە بێ یان یەکێک میکەپ زۆر ناکایان پیاوان نەتوانن ئەم هەنگاوانە هەموو ڕۆژێ بە ئەنجام بگێنن تا چەند گرنگەم هەنگاوانە بکەین ئەگەر نەکەین چی ڕۆیات پاکردنەوەی پێستەکە زۆر زەرورە بەڕاستی تۆ کە پاکت کردەوە ئەبێ پاکەرەوەیکی پێست ینی غەسوولێکی پێستی باشت هەبێ بە پێی جۆری پێستەکەی خۆت هەڵبژات ینی بۆ هەموو کەسێک ئەمە مەرجێکی سەرەکیە ئەگەر تۆ مەیکە بیژنەکەی ئەمە باسمان کرد ینی پێست ڕوبەڕووی ژینگەکە ئەبێتەوە ڕوبەڕووی تەبوتۆزە بێتەوە خۆشی لەسەر خۆیان خاڵی مردوو دروست کردووە و چاوری دروست کردووە لەبەرەوە تۆ ئەگەر مکیاجی ژنەکەی ئەگەر لە پیاوانیشە مکیاجیشیان نەکردبە لەسەر یانەکە پاکەرەوەیکی باش بە پێی پێستی خۆیان هەڵبژێرن و پاکی بکەنەوە بۆ هەمان شێوە مەسەلەن تەقشیرکردنەکەی یا ئەوەی کە باسمان کرد سکراب بێ تەقشیر بێ هەشتێکە لە ناو خەڵکا باسیەکان یعنی بۆ بە پێستەکان ئەگۆڕێ زیاتر لە پێستی چەورە یا ئەوانەی کە زیاتر مەیکەپ ئەکەن ئەوانە زەرورە کە ڕۆژانە ئەو خانە مردوانی سەر پێستەکە لا ببن بەڵام کە پێستی حساسە و وشکە و زۆر ناتوانێت توانێم خەتوەیە کەمتر بکات بەڵام هەرە بێ بکرێت و شێدارکەرەوەش کە ینی لەبەری تۆ پێستە مردووەکە لابردووە پێویستە حازریکی بۆ شێدارکەرەوە بەڵام شێدارکەرەوەش ئەوانەی کە پێستیان چاورە ئەتوانێت کەمتر شێدارکەرەوە بەکاربێنن بەڵام هەر زاروریشە وشکەکان زیاتر ئەتوان بەکاری بێنن باشە دکتۆرە ئەگەر ئەمانە نەکەین و پێستەکان وردە وردە پیس بوو میکەپی لەسەر کەڵەکە بوو بابڵین خۆڵ و پیسی لەسەر کەڵەکە بوو بەزی بکە بوو بە کێشەکانی پێست تا چەند گرنگە زوو بەدەم کێشەکانی پێستمانەوە بچین نەهێڵین زۆر زیاب بکات بەڵێ ئێستا ئەوەی کە هەموو کەسێک کە ئەبینین زۆربەی کەس با بڵێن کۆمەڵێک شتی پێەیە سابوونی پێەیە پاکەرەوەی پێەیە تۆنەری پێەیە هەموو ئەم شتانی پێ بەڵام سیرەکەیت ئەم کە هیچی لەگەڵ هەمووی باش کڕیوە براندا شتی باشە بەڵام سیرەکەیت هیچی لە کە یەک زیبکەی هەیە
خاڵی ژێر پێستی هەیە پێستێکی مردوو بەسەر پێستەوەیتی لەبەرەوەی ئەو کەسانە زوربیان نازانن کە چۆن مادەیەکی باش پرۆدەکتێکی باش هەڵبژێرن بە پێی پێستەکەی خۆیان یەکەم شت ئەوەی کە مهمە تۆ بزانی پێستەکە چیە ئەو پرۆدەکتانەی ئەو مەوادانی کە هەڵبژاردووە لەگەڵ پێستەکەی خۆتا بگونجی ئەوە لە هەمووی مهمترە لەبەرەوە ئێستا کێشەکە زۆرە زیبکە ئەبینین ئێمە زیبکە بۆ نمونە لە سا هەشتا لە 24-25 ساڵەیە تەواو بووە ئێستا خانمانێکی زۆر ڕۆژانەی سێرەکەین لە تەمەنێکی گەورەتری شایە هەموو دەموچاوی زیبکەیە خاڵی ڕەشە خاڵی سپیە لەبەرەوەی هەم پاکردنەوەکەی باش نییە هەم ئەو مەوادە جوانکارانی بەکارهێنە باش نییە واتەیە مامەڵەیەکی ناتەندروست ئەگینا پاکەرەوەی هەیە مایکەپی هەیە شتێکی هەیە بەڵام مامەڵەیەکی ناتەندروستی کردووە لەبەرەوە بۆ ئیک خۆمان پارێزین لەمانە یعنی پێویستە مامەڵەی تەندروست هەڵبژاردننی با بڵێن مەوادی باش بە پێی جۆری پێستەکەی خۆت کە ئەوەش جاری وای خۆت ئەتوانی زۆربەی کاتیش بەڕاوێش ئەبێ بەڕاستی باشە دکتۆرە خواردن زۆر باسی لێواکرێت خواردن و پێست ئایا خواردن کاریگەری هەیە لەسەر پێستێکی جوان و بریقەدار و خواردن و خواردنەوە بەڵێ خواردن زۆر باسی لێواکرێ دائما وتراوە خواردنە تەندروستانە خواردنی تەندروست تۆش پێستێکی تەندروستە ئاياتێ لە ڕاستە و خواردنەوەی ئاوێکی زۆر لە ڕۆژانەیە بۆی کە ئەو ڕووپۆشەی کە لە پێستایە نێڵی وشک بێتەوە خواردنەکان بەگشتی بۆ قژ و بۆ پێست ضرورن وەکو لە ڤیتامینەکان خۆیانەگرێتەوە لە ئەماین و ئەسیدەکان خۆیانەگرێتەوە لە پرۆتینەکان خۆیانەگرێتەوە لەبەرەوە هەموو کاتێک خواردنی تەندروست ڕوسارێکی گەش و ڕەونەقدارتر ئاياتێ باشە دکتۆر زۆر جارباز لەوە کرێت کە بەکارهێنانی دژەخۆر زۆر گرنگە جا ئێمە ئیتر وردە سەبەرەوە ڕوین کە وەرزی بەهارە و هەتاوەکەمان بەتینترە بێت و لە هاوینیشا بە هەمان شێوە بەتینترە بێت تا چەند بەکارهێنانی دژەخۆر بۆ بوونی پێستێکی تەندروست و با بڵێن بە دوور لە کێشەکانی کە بەهۆی تیشکی هەتاوەیە تا چەند گرنگە بەکارهێنانی دژەخۆر ئەویش بە پێی پێستەکە بێت بەڵێ بێگومان ئەبێ بێ پێی پێستەکە بێت ئێمە بەرەو فەسڵی بەهارە ڕۆین زۆر زەرورە لەم فەسڵەیە ئاگاداری بەکار ینی دژەخۆرێکی باشمان هەبێت بۆی بەکاری بهێنین لەبەر ئەوەی وڵاتی وڵاتێک هەتاو زیاتر لە وڵاتی ئێمە هەیە و خۆشمان لە بەهارانە زیاتر ئەڕۆینە دەرەوە زیاتر لەبەر هەتاو ئەبین لە تیشکی هەتاویشە دوو جۆر شەپۆلمان هەیە کە UVA و UVB ئەمانە بە بەردەوامی بەر پێستت ئەکەوێت و شۆنانی زیاتر بە دەرەوەیە لەبەرە تۆ بۆ ئەوەی کە بیپارێزی دژەخۆر بەکارهێنی دژەخۆریش بە پێی دەرەجە و بە پێی پێستی خۆت ئەگۆڕێت و زۆر زەروریشە کە دژەخۆر کە بەکار ئەهێنیت بزانیت کە هەردوو تیشکەکەی تایە پێوترێ برۆت سپێکترم یعنی UVA لەسەر نووسرابێ UVB لەسەر نووسرابێ کە بەرەو بەهار و هاوینی شەڕۆین SPF-ەکەی تۆزێ بەرزتر بکەیتەوە گەرجاران 15 بێسی پێ ئێستا توانی 50 بۆ 100 بەکار بهێنی و دووەمیش بیخوێنیتەوە کە ئەمە مقاومەی ئاوی هەیە یان نیەتی بۆ یەگەر عرەقکردنەوەیەکی زۆر لەسەر پێست ڕۆیە بزانی تا چەندێک دژەخۆرەکەت ئەمێنێتەوە و ئەوەشی کە گرنگە بەردەوامیدان مەسەلەن هەر لە دەرەوەی تو لەبەر هەتاوەکەی دو سعات جارێ بتوانانی دژەخۆرەکەت دووبارە بکەیتەوە و خاڵێکی تری گرنگیش لە دژەخۆرە ئەوەیە کە ئەو کەمیەتی کە بەکار ئەهێنی و هەیە تۆزێک بەکارێنەوە بڵاوی ئەکاتەوە ئەمە نابێت ئەبێت تۆ مەسەلەن سەرە کەوچکیەک نیو کەوچکچا پێویستە بۆ 1 سانتیمەتر دووجا باشە یعنی 1 سانتیمەتر دووجا لە پێستت ئەبێت تۆ 2 گرامە بۆ بەکارهێنابێ بۆ پێستی دەموچاو بەڵام کەوچکێکی چێش بۆ مل و سەردەستەکان بۆ نمونە زۆر جار ئەوترێ دکتۆرە دژەخۆرەکە بە درێژی ئەم دوو پەنجەیەمان ئەم دوو پەنجەیە با بڵێن دژەخۆرەکەی پیابێنین و بەشی دەموچاومانەکە ئێمە ئەڵین سەرە پەنجەکان ئەتوانی بەشی سەرە پەنجەکان یعنی تقریبا نیو کەوچکی چاکات بۆ دەموچاو بەڵام بۆ مل و دەست زیاتر ئەبێت زیاتر کاتە مل و دەستیش گرنگە اینجا زۆر جا خانمان مەساڵ مەیکەپەکەم دژەخۆری تایە یان سەیرەکی SPF-ێکی 15 ئەڵێ من ئەتوانم بەکارینێنم بەڵام ئەگەر لە دەرەوەیت باشترە کە مەیکەپەکەشت یابێ دژەخۆرەکەت بەکارهێنابێ چونکە تۆ مەیکەپ ڕێژێکی زۆر کەم ئەی لە دەموچاوت ئەو ئیشەی خۆی ناکە ئەو دژەخۆرێکە لەو مکیاجەیە وەکو ئەوی کە تۆ بەجیا دژەخۆرێکت بەکارهێنابێت باش ئەوش لای پزیشک ئەتوانێت جۆرێکی باش بە پێی پێستەکە گەر خۆی نەزانێ بۆی هەڵبژێرێت دکتۆرە ئێستا باسی ڕۆتینی گرنگیدان بە پێستمان کرد لە ماڵەوە خۆمان چۆن گرنگی پێ بدەین بەڵام لە کلینیکەکانە ئێستا زۆر پرۆسە و کردار ئەکرێت با کەمێک باز لەو پرۆسە و کردارانە بکەین بزانین پێویستیە یان گرنگە چۆن چۆنیە بەڵێ
خۆشبەختانە ئێستا شتی زۆر سەردەمیانە هاتووەتە وڵاتی خۆشمان ئێمە باسمان کردمان ڕۆژانە تۆ پێویستت بەوەیە مقەشیرێک بەکاربێنی هەفتانە پێویستت بەوەیە کە وەکو ئەوی تۆوتت سکرابێ بەکاربێنی بەڵام ئەمانە هیچی ناگاتە ئەوەی کە لە دەستێکی پرۆفیشناڵە و بە مەوادێکی زۆر زۆر باش ئەم پاکردنەوەوانە بکەیت جۆرەها لەیزەر هەیە ئێستا بۆ نمونە لەیزەر هەیە پێوترە فەیشیال هایدرا فەیشیال جۆری زۆرە ئەمانە چی ئەکەن هەر وەکو ئەوەی باسمان کرد ڕۆتینە مانی جارێک بیکەی باشە بە تایبەتی ئەو کەسانی بۆ پێستی هەستیاریشە بێت چونکە مەوادەکان فەرقی هەیە بەڵام بە تایبەتی ئەو کەسانی کە زۆر لە دەرەوەن زۆر مکیاجەکان زۆر ڕوبەڕووی بە پیسبوونی ژنگە ئەوانە ئەبنەوە توانن مانگی جارێ بەلانی کەمە پاکردنەوەی بۆ پێستەکە بکەن کە هەر لەو خەتوانەیە خۆی بێنێتەوە کە باسمان کرد پێستەکە حازرەکەیت و پاکیەکەیتەوە پاشان خانە مردوەکان ئەڕوات پاشان شێدارکەرەوە ئەنجا لەگەڵیشیە جۆرەها ئەنتی ئۆکسیدانت یعنی دژە ئۆکسانەکانی لەگەڵایە چکە بەڕاستی دژە ئۆکسان زۆر مهمە بۆ پێست لەبەرەوەی بۆی دووربین لە چرچولۆچی دووربین لە زوو با بڵێن توشبوونی چرچی لە پێستەکانە لەبەرەوە دژە ئۆکسانەکانیشی لەگەڵادا ئەندرێ وەکو ڤایتامین سی وەکو ڕەتینۆڵ ئەمانە هەمووی لە پاکردنەوەکانە هەیە لەبەرەوە مانانە گەر بە پێویستی زانی ئەتوانی ڕۆژی مانگی جارێک ئەم پاکردنەوانە بکەیت و ئێستا زۆر شتی تازەتری هاتووە بۆ نمونە شتێک هەیە بەناوبانگە لە ناو خەڵکە حەزەکەی با باز لەوانەکەین یەکێک لەوانە پلازمایە پلازما بۆ گرنگیدان بە پێست و CO2 لێزەرمان هەیە ئەم شتانە کە خەڵک هەمووی ئیتر کە ئێڵی ئەیزانن وانە بەڵێ ئێستا بەیبی فەیس هەیە شت زۆرە ئێستا پلازما شتێکی باشە ئێمە ئەو کرێم وشتانی کە لە بازارە هەیە ئێستا هەموو کەسێک کۆلاجینێکی پێەیە یعنی کە کۆلاجینەکە بێنیت و ئەزانی ئەم کۆلاجینە کە ئەیخاتە سەر پێستەکەی کۆلاجین دروست دەکاتەوە شتیوانە بە هیچ جۆرێک لەبەرەوەی مۆلیکۆڵ یعنی ئەو دەنگکۆڵی کۆلاجین زۆر با بڵێن گەورەیە باریەرەکان نایڵەن زۆر بچێتە ژوورەوە بەڵام ئەو کەسە حەز بە نەرمبوونەوەیە کە کات تۆزە پێی مرتاحە وەکو شێدارکەرەوەیەک ئەگەر باش بێ ئەویش ئەتوانێت بەکارێ بێنێ بەڵام بۆی کە بتەوێت کۆلاجین بنێری تەژوورەوە یا کۆلاجین دروست بکەیتەوە یەکێک لەو ڕێگەماوانە PRP ینی پلازما تا ئەوش ڕێگایە کە لەوانەی کە یارمەتی دروستبوونەوەی کۆلاجین و ئلاستینەیە باش ئەوە یەکێک لە ڕێگاکان کە پێوترە PRP پلازما و لە خەڵکە ئێستا زۆر باشە پلازمان چەندێ جارێ بیکەین باشە پلازما سێ جار لەسەر یەک دەتوانی بیکەی لە 4 هەفتە بۆ 8 هەفتە پاشان سێمان جارێک شەژمان جارێک پێویستە باسی CO2 لەیزەرت کرد هەموو ئەمانە فکرەکانیان لە چیەت CO2 لەیزەر ئەو چینەی کەوتمان مردووە ئەگەر بە شێوەیەکی خەفی بەکاری بێنی ئەو چینە مردووە لە ئابات لەبەرەوە حازرێکا بۆچی ئەو پرۆدەکتانە ئەو بەرهەمانەی کە تۆ ئەیخەیتە سەری لەبەرەوەی پێست وەکو خۆی هیچ شتێک هەڵنامژێ ینی کە ئاوا هیچ شتێک هەڵنامژێ لەبەرەوە تۆ ئەبێ ئەو چینە لابەری کە مردووە ئەو کاتە حازرە بێ بۆ ئەو مەوادانی کە ئەیخەیتە سەری CO2 زۆر باشە ئەگەر بکرێ بەڵام تامان CO2 کاتی گونجاوی خۆی ئەوێت و ئێستا بەیبی فەیسیش هەیە خەڵک زۆر باسێکیان چیە بەڵێ ئەمە ئەویش چین لا نابا بەڵام کونی زۆر وردور دروستەکە لەیزەرە لەیزەری تالیۆمی پێڵێن ئەم کونانە دروستەکات و لەگەڵ یا خۆی سیرم و ئەنتی ئۆکسیدانت و هەموو دژە ئۆکسانەکان و دژە پیری و دژە پەڵە و هەموو شتێکی لەگەڵایە حازر لەبەرەوە بە شێوەیەکی زۆر تەکنۆلۆژیای مهم ئەو مەوادانە ئەخاتە ژێر پێستەکەەوە لەبەرەوە لە جیاتی ئەوەی کە ڕێگری ینی هەڵ نامژرێ ئەو بە ئاسانی هەڵێمژێ پێستەکە کە یارمەتی دروستبوونەوەی کۆلاجین و تازەبوونەوەی پێستەدا باشە دکتۆرە زۆر جار کێشە لە کردارەکەیان یان کێشە لەو شتانەیە کە وەکوتی بەکار ئەهێنرێت دوای ئەوەی کە کردارەکە ئەکەن ئێستا من خۆم پێستم هەستیارە کێشەم لەو شتانەیە هە لەو کرێماتانە هەیە ئەو کرێماتانە هەیە بۆ پێستی هەستیار چکە زۆر جار کە پاکردنەوە ئەەکەی یان شتێکەکەی دوای ئەوە پێستەکە وێرانترە بێزی بکە ئەکا لە جیاتی ئەوەی کە باش ببێت بەڵێ پێستی هەستیارە بێت زۆر بە تایبەت معاملەی لەگەڵا بکەی لەبەرەوەی هەموو مەوادێکە ئەوەی کە زۆر مهمە بۆ پێستی هەستیار سەیری شتەکان بکەی سەیری بابەتەکانێکی کە کحولێکی زۆری تیانە بێ لەبەروی کحول بۆ پێستی هەستیار زۆربەی شتەکانی شتیایەتی تۆنەرتیایەتی ئەبێ بزانای ئەو تۆنەرەی بەکارهێنی ئەو مەوادانی کە دوای پاکردنەوەکە بەکارت هێناوە مەوادی کحولیتیانە بێ باشە لەگەڵ ئەوەی چونکە کحول زۆر زۆر لەگەڵ فراگرانس یعنی بۆن عتر یعنی هەر مەوادێک بۆ پێستی هەستیار شامپۆکەت بێ شەدارکەرەوەکەت بێت دژە خۆرەکەت بێ گەر بۆنی هات
تاکید بە ئەوە زاراری پێگەینە لەبەرەوە مامەڵی پێستی هەستیار زۆر جیاوازترت لە پێستێکی تر. باشە گرنگە کە ئێمە ئەچین بە ئۆستەنتەرانە بڵین پێستمان هەستیاران بڵین پێستمان چۆرە بۆی کە ئەو شتی تایبەت بە پێستمان بۆ بکاربێنێ. هەمووی ماوەدەکان هەمووی خۆی ئەبێ کەسی شارەزابی کە ماوەدەکان خۆی جیاکراوەتەوە کە پزیشکەکە بینی و کاتە خۆشی ئەتوانی قەرار بکە تۆ چ جۆرە پێستێکت هەیە چونکە لەگەڵ ڕێزما ئێستا زۆربەی یەک ئەڵێ پێستم وشکە و هەمووی زیبکە و خاڵی ڕەشە نازانن خەڵکە تا ئێستاش جۆری پێستەکانیان جانێت لەبەرەوە کە پزیشک بینی و خۆشی بە چەند پرسیارێک یەکسەر دەرەکەوێت کە ئەو کەسە جۆری پێستەکەی جوانە. باشە کۆتا ڕێنمایی چیە بۆ ئەوی کە هەموو هاوڵاتیان خانمان کوڕەکانمان بۆی پێستێکی جوان و تەندروستیشیان هەبێت بەرەو بەهارە چین زیاتر چینە دەرەوە هەتا و زیاتر بەرمانەکەوێ ڕۆتین و ڕۆژانەی خۆت بکە پێستپاکردنەوە زۆر زەرورە لەبەرەوەی پێست لەژێر کاریگەریایە ئەوە نیە بڵێ ڕۆژێک ئەیکەم و ڕۆژێک نایکەم خانمانیان بۆ لامان ئەڵێ و ماوەی دەرمانەکان بەکارێنە باش بووم بەڵام ئێستا سەرەکەم پێستم هیلاکە ئەنی بەڕاستی تۆ لەبەروی پێست لەژێر کاریگەرایە لەبەرەوە ئەبێ ئەم ڕۆتینانە ڕۆتینی پاکردنەوە شتە سووکەکان ینی ڕۆژانە چەند موادێکی باشت هەڵبژارت بێ و با بڵێن مامەڵێکی تەندروست لەگەڵ پێستی خۆتا بکەیت. باشە دەستەکانە خۆش بێ زۆر زۆر سپاس.